دیمەنێکتان شانین لەگەڵ ئەم بووکەیە بۆ نمونە ئەم بووکە هاوڕێی منە چۆنی پێش هەموو شتێک ئەوە چێ جرە ئەو بۆ ئەو جرە لەبەر کردەوە وەڵا لەگەڵ تویان ناگونجێت ئەو چی پانتۆڵە زۆر ناشرینە ئەوە چی حەزی لەو پانتۆڵە تەسکەیە ئەی بۆ پانتۆڵێکی فش لەبەر ناکەی ئەمە چیە ئەمە چۆنە پیاوە ئەزانی ئەسلیش نییە زۆر عادیە ئەوە بۆچی ئەمانە ئەو تەداخولانن کە ڕۆژانە ئێمە لە ناو بازار لە ماڵەوە لە ناو خزم و کەسوکارە گوێمان لێبێت کاتێککە جلێک لێبەرەکەین خەڵکێکەیە حەزەکات پێ بڵێ ئەم جلە و لە شۆ کڕیوە جارە پێش هەموو شتێک بە چەنە کڕیوە دوای ئەوە ئەکەوێت تا ڕخنەگرتن لە جلەکە کە لەگەڵ تەمەنی توێ ناگونجێت ئەو وەچی وا عەزڵاتی دەرخستووە ئەو وەچی واسنە دەرخستووە ئەمانە و چەندین پرسیاری تر ئێمەش ئەپرسین ئایا هاوڵاتیانی ئێمە جل بەڕای خۆیان لەبەرەکەن یاخود ئەوە تا بیر لەوە شەکەنەوە کە کۆمەڵگا ڕخنیان لێ نەکرێت ئایا ئێمە خۆمان ئارەزووی جلەکانەکەین یاخود ئەوە تا ئارەزووی چەند کەسانێکی تری لەگەڵمان نابن حەزم لە پانتۆڵێکی مغاوێری بوو تۆڵی گاڵتەم پێنەکەن ئەم کوڕانە نەبێ بەسەرکردم طبعا ناحیە اجتماعیەتی لەکەی توانێ بەس حەزەکەش پێشەخەی جارێ بۆ تۆ ناگونجیان ئەو ڕەنگە ناوەنا بەس کەشتەکە گونجا خۆپێ و مرتاحبی بیکە کەیتە ناوبازار جل هەڵەگریت بەپی زەوقی خۆت هەڵیەگری یان ئەوە تا بیر لەوە ئەەکەی تۆڵی خەڵک بە دڵی بەیان بە دڵی نەبێ بزۆقی خۆمەلیگرم طبعا ناحیە اجتماعیەتی لەکەی توانێ بەس حەزەکەش پێشەخەی جارێ بیر لەوە شەکەمەوە بەس ئەخیرەر حەزی خۆم ئەمڕۆوە ڕوویاوە باش ئەمڕۆی ڕوویاوە چی بوو حەزم لە پانتۆڵێکی مغاوێری بوو تۆڵی گاڵتەم پێنەکەن ئەم کوڕانە نەبێ بەسەرکردم خۆت بۆ نمونە حەز بۆ نیە کەس تەداخولی تۆ بکەلانێت تۆش عینەن شت تەداخولی خەڵک بکەی بڵێ ئەو جلە ناشرینە نا قەت دوان ناڵم حەزی خۆیەتی قەت ناڵێمەوە بۆ ئەوی کڕیەوە بەڕێی خۆ خۆت با زۆر جار بەس گوێ لێ نەگری باشترە بەڕێی خۆ بێت چی بۆ خۆ بگونجێەوە بکەیت با ئەڵێن بەس گوێ نەگری باشترە بۆ تۆ ناگونجیان ئەو ڕەنگە ناوەنا بەس کەشتەکە گونجا خۆپێ و مرتاحبی بیکە پرسیارە لە تۆکەم بۆچی ئێمە لە وڵاتی ئێمەیە کە هیچێکە چێتە تەمەنەوە ئەگەر جلێک لەبەر کارڕەناوڕەن بێ پێڵین ئەی بەو جلە بۆ تەمەنی تۆ نابێت نازانم شتێکی باش نییە نازانم بۆ واڵێن احتیادی ینی قەیچێکە حەزی لێتی دڵ شەرتە خوێنکاریت بەڵێ ناو خوێنکارانە ئەم شتە باوە مەسەن ئەگەر جلێ لەبەرکەی تر تعلیق و باوە تعلیقیان ناوە بەڵێ لەسەر جلەکان هەر بۆ نمونە تراکسوودی بغایوریم لەبەر کردووە و تویانەوە چاڵی کولی عسکەریە حەزم لێتی خۆم تەبێتەوە عسکەریە حەزم لەشتی عسکەری و کوڕانەیە ئایا بیرکردنەوەمان پەیوەندیە بە جلەبەرکردمانەوە مەسەن تۆڵی من حەزم بە شتێکە بۆ نمونە زیاتر لە کڕۆ نزیک بێت بیرکردنەوەمانەوەمان لێکە حەزمان لە جلە بێت یان ئەوە تا جوانی جلەکەیە جوانەکەیەتی ئەگەنا بیرکردنەوە نا من مەسەلەن حەزم لەشتی مخاوێری قەت بیرم نەکرۆ بچم لە شوێنێکی عسکەری دەوام کەم یان ئیشێک لێوێ بکەم یێتە ناو بازار بۆ نمونە تۆ جلێک هەڵەبژێریت ئەگەری شێکە لەگەڵا بێ پێت ئەڵێ ئەم جراڵمە بژێرە بۆ تەمەنی تۆ ناگونجێ یاخود مەسەن ڕەنەکەی جوانیە یاخود عیبەوە لەبەرمەکە بەڵێ هەندێک جار ڕۆیە هەندێک جار ڕۆیاد و هەندێک جاریش ڕنگ بێ قسەکەیان ڕاست بێت و هەندێک جاریش اختیاری خۆم ئەگەر پێم خۆش بێت خۆم اختیارەکەم و خۆم شتەکە ئەکڕم هەندێک جار هەیە تعلیق ئەدرێت ئەڵێ جلێک لەبەرتە جوانیە یان ئەگەر بەو نوعی کە بوو کردە احتیمالی بۆ جوانتر بووە بەڵام ئیتر ئەو کەسەش ڕێی خۆیەتی بەتەئکید لەبەر خاتی چێژی خۆم لەبەریەکەم خۆم حەزم لێ بۆی لەبەریەکەم هەندێک جاریش خۆشە گوێ بۆ کەسێک بیری کە لە خۆت گەورەترە بەڵام لە 60 احتیمالێک بۆ ڕێی خۆم بگرم بەتەئکید ئەبێ شتەکە بەدڵی خۆ حەزشی لێبێ ئەبێ سی چواردەورەکەش بکەیت بە حەقات و بزانی چی لەبەر ئەەکەیت و بۆ ئیجتیماعی مێم بڵێن بۆ ئەو شوێنی کە لێی ئەژین بزانین چیمان بۆ ئەبێ و خەڵک چی پێخۆشە ئەبێ حساب زیاتر بۆ ئەو بکەین کە خەڵکت چواردەورەکەمان قسە نەکەن
قەت لەوە ترسایی مەسەن جلێک هەڵبژێریت و خۆت حەزت لێ بێت وەڵام پەشیمان بێتی ترەوە بالتأكيد بالتأكيد بشي أو أبي يعني مثلا من باولين لم جلاني زوربين بدلو ناتوام لبريكم أو لبروي شهر دورة كم لبر أوي كبزام شيء أجونجاو بو شاركي إما بو خلقكي إما بو زور كس أواني كلقال يعني أجي پرسیارێک تر لێ یەکەم بۆ نمونە کەسێک ئەچێتە تەمەنەوە باشە پێ ئەڵێن ئەم جلی کە تۆ لە برێک کردو یاخود ئەم جلی کە تۆ کڕیتە ڕەنەکانی گونجاو نییە بۆ تۆ پیریت و تازە ئەم ڕەنانە بەکەڵکی تۆ نایەن بۆچی لە وڵاتی ئێمەیەکە هیچێکە چێت تەمەنەوە ئیتر نابێ هیچ ڕەنێک لێ بەرکات هەر بێ ڕەشێکی داماوی و تر تۆز و خۆڵشی نیشت أوين أكيد وصر حسابي أو كسا يعني هي جون بشهر دورة كينايا بس هي بير أكاتواني لولاتي إمش أبي زياتر مثلا كسيري أو شتانا أكي أبي زياتر بو خلقي بكي بزاني خلقك صوب أكاد يعني خلقك أويا كبتواني أو جلالة بركي جونجاوا دوي أوش هي زور كي خلق أتواني جينايا ناك هي جوينايتي تۆ گوێیتە ئەوەی کە مەسەلەن والله زور هر زور بالتأكيد ئەترسی لەوەی کە بۆ نمونە ترزنا بس هني جل هي خود شخصي خود قبولي ناكي أو جل لبركي ڕاستە و بەڵام ڕەنکان هەمووی جوانە و بۆ مناسبات جوانە تۆ ڕەنگێک لە بەرکەی کە تۆزێ کراوەتر بێ و بە پێ ئەو شوێنەی کە ئەڕۆیت زۆر شوێن هەیە تۆ پێویست ناکە ڕەنگێک لە بەر بکەیان ڕەنگە بەکاربێنین کە زۆر کراوە بێ ئاحتیادی بۆ شوێنە توانین ڕەنگێکی ماتر یان ڕەنگێکی هین بەکاربێنی کە زۆر بۆ شوێنە بگونجێت کاتچەندە کەستەکەی کۆمەلگای ئێمە لەم ساتەیە کە من تۆ قسی تیاکەین گەشتوینێتە ئەوەی کە ئێمە با بڵین بۆ نمونە سەربەستیمان هەیە لە ڕەنە سەربەستیمان هەیە لەو جلوبەرگی کە لەبەر یەکەین ئەوەی ڕاستی بێت من خۆم ئێستا حالێن لێرە ناشیم و ئەوانەی کە لێرە لە وڵاتی نەرویجەشیم بەڵێ و ئەوانەشی کە لێرە ئەژین بە پێوەیەکی گوێم لێ بووە زۆر لە جاران باشترە و خەڵک خۆی ئەتوانێت بڕیاربا لەسەر زۆر شت و لەسەر زۆر ئەو جلە و بەرگی کە لە بەرێکا ڕەنگەکان بێت یاخود جۆری جلەکان بێت بەڵام پێشتر وانە بوو پێشتر تۆ پێشەوەی بڕۆیتە دەرەوە ئەبواە تۆ پرسی بە کۆمەڵە کەس بکردە بە تایبەت عیلەکەی خۆت ئەگەر بە دڵی نەبوویان تۆ نەتەتوانی بۆ شێوە بڕۆیتە دەرەوە مەسەن تۆ جلێک حەزی لێ کرد بەڵام ئەڵەی ئەخ حەیف کە ئەزام لەبەر یەکەم ئەبمە جێی ڕەخنە یاخود توانج یاخود جاری وایە تعلیق لە پەناگوێتەوە ڕات أو خو هيج أكيد أو هي بس والله ينازم شخصي خوم هنجل هي شخصي خوم حزناكم وجنان لبركم أوش أو بالتأكيد والله من زور جل هي حزم لي بس ناطوان لبريكم ناطوان مثلا جولة بوا إيش اللي دوا تعليقك بالتأكيد تعليقي قرآن صد لسطة بيت قال لك قرآن كتان وكتان يش والله يبار حال كتان زور جوبا جلنا يعني وكو كتيشي رفيقم وتي برجع روش مجلك من برابو كتي كتيك برامبر مهاد نكوراكيش وتي ليش شيء أهالك البرامبر نازم ليش واني بوا قرأت ما بوم قصي برامبوي رون تربيته بالتأكيد هي أفرت شيء تعليق يا لو لاتي إما تعليق زور براستي يعني اساوك وزور شد يعني من نقل كسيك أقصب كم تعليق لي نقل جل حال قرتني لبريب كم أو جلب جسمي خوم نبيت تعليق لي تعليق زور لولاتي إيمان باع شوني جل هلا بجري أرى والله أو جليك هلا بجري ببي ويسي خوتا أوش خزانته بله خالي كتير هيا ببي ويسي خزانك هذا هەندێک جار ئەو حەزی لە شتێکە بیرێکی لەکەینەوە هەندێک جار خۆم ئاوایتر کۆمەڵگان نا بەس بەبێ شخصەتی خۆت تۆ ئیشت چییە بۆ منە چی ئەەکەی چی ناکەی لە ژیانتە بە پێ شخصەتی خۆت جاروای جەڵە بژێری تەمەن و شخصەتی خۆت زیاتر بەڵێ زۆر جار ئەوەنە ئەگەڕی بە دوای جلێکا کە شێوا بێت بۆ خۆت و بۆ چای کۆمەلگاکە لە ناوبازارە ئەوەنە ئەگەڕی هیلاکە بیت تا ئەگەیتە دوکانێک و ئەڵی خاڵە گیان بە ئارزی خۆ جلێکم بەرێ لە پاش ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان دوور مەکەنەوە لەگەڵمان نابن